کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باس لە پێوەری زیرەکی ئاو دەکەین، باس لە کێشە و گرفتەکانی کەم ئاوی لە بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر دەکەین. ئێمە لە یەکێک لە گەڕەکە هەژار نشینەکانی شاری هەولێرین، پێی دەگوترێت گەڕەکی مامزاوە. ئەم خەڵکە داوایان لە ئێمە کردووە بە دوواداچوون لەسەر ژیانیان بکەین. دەڵێن ماوەیەکی زۆرە ئاومان نییە، کێشە و گرفتی کەم ئاوی خەریکە وای کردووە خانووەکانمان چۆڵ بکەین کە چەندین ساڵە لێرە ئێمە ژیان بەسەر دەبین. سڵاوتان لێبێت. لە کەیەکەوە ئێوە ئاوتان نییە؟ ئەوە 4 سارەمە بێ ئاوین، 4 سارە بێ ئاوین بەو دەدەی دەنارێن هەر هەموو ڕۆژێمە ئاوی بکڕین. 4 ساڵە بێ ئاون بەرێ هەتا ئێستاش کێشەتان چارەسەر نەکرا. هەموو ڕۆژش سەردانی دایری ئاوێمان کردیا. نوێنەرتان هەیە بستە هەموو ڕۆژ ئەوە کاگیاسی هەموو ڕۆژەکەم بردێک بە خێراتێکی گەرمی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم بەخێر بێن سەرچاوم. چەند جارن چوومە دایری، ئەمە لە ڕەمەزانێک هاتوو دایری دەکەم، کتابم کردی، کتابەکەم بردەکەم مدیری، ئیمزاش کردێ مدیری. بەس ئیشەکەمان نوێ ناکەن کاکەم. 4 ساڵە بێ ئاوین ئامان نییە. 4 ساڵە وەڵای 4 ساڵی زیاتر ئامان نییە. 4 ساڵە سەردانی بەڕێوەبەراتی ئاو دەکەن. هیچتان پێ دەڵێن گەڕەکە لە شاری هەولێر کاکە، شاری هەولێر دەبێت لە پایتەخت و ئاو نەبی لە مەحەلە. باشە تۆ پێم بڵێ. بەرێ لە زمانی کاک مەسعودەوە ئەمە ڕازعی دەکەین. کاک مەسعود کە لە 2013 بەڕێوەبەری ئاوی هەولێر بوو. دەچین لوزنەکمان لەگە دەنێری بڕۆ تەماشا بکە بزانە کێشەیان چییە. لوزنە لێرە دێت تەختیت لۆ دەکات لەو سەری لۆ سەری دەتین دەدوا دەرێوەرنەوە دایرەی کتابەکەی تەواوکەم. باش ئەم بچم لەنەو دایرەی کتابی تەواوکەم یان دایرە بخۆی کتابی تەواو دەکات. دەبیان بچم لەنەو دایرەی کتابی تەواوکەم یان دایرە کتابی تەواو دەکات. عاردی لەگەڵ حکومەت بیرمانەدا عاردە لە کۆرانی هەیە. دەنێری وەرە ئەو لۆ بکە قفل کاکە قفل چارە سەر نییە برای من. ئەو ئێخە بەخۆ بیرێکە کەمە ئێستا یەک بیر لێگوانەیە تقریبا 900 ماری لەسەر کاکە 900 ماری ئەو منطقە ئەو منطقەیەک بیر لێ یەک بیرینە بیری ڕقم هەشەی یوسف ئەوەی بیرەکەیە سایقی بیرەکەیە باڵێ خۆی و زەمیری کو تەوزیعەکە تەوزیع ناکەمە نازانی کە دەچێکنی دەرێ ئاو نییە. باشە 4 ساڵەوە ئەو دەکڕێت ئەرە وەڵای 4 ساڵ ئەفتەنیە 2 زار ئەمە نەکڕین، 2 جار هەر 2 زار لە ژێژنەوە یەک قەتر ئاو نەهات. باشە ئەو کاتێک کە یعنی کە لە ماڵن حیسابی ئەوە دەکەن کە نابێ ئەوەندە جارە خۆت بشۆ یان ئەوەندە جارە قاب بشۆ یان ئەوەندە بەخوای شوشتن نییە خۆ شوشتن نییە نییە خۆش نییە ناوەڵە چۆن وایە توانە ئیشەی تەلەفۆن دەکە ئاو نییە خۆ شوشتن نییە نییە بە ئارەخە دەکەن ینی کەوایە ئێوە ناچار نییە ئاو نییە لە کوردستان حەسکی تاکی خۆمان شتیانە حەسکی تاکی کە بزانێ خۆمە شتیانە وەرە وەرە بۆرم کە بۆرم کەوتە پێ دێرەمە خۆم شتیانە والله ئەو زاگە برێم چەند دەبێت چەند نەبیەوە بە خۆ دەزانین دەگە بوونەکەی. لە مامزاوە ئەوە حاڵی بەشێک لەو گەڕەکە هەژار نشینەیە بەشێک لە ماڵەکانە بەم شێوەیە ئاو هەڵدەگرن. ینی کابانەکانی بەشێک لە ماڵەکان بە بەردەوام جادەی پێدەشۆن، حەدیقەی پێ ئاو دەدان، ینی بە شێوەیەک لە شێوەکان زێدە ئاوێکی زۆر سرف دەکەن. بەڵام ئەوە یەکێک لەو ماڵانەیە لە گەڕەکی مامزاوە. زۆربەی خاوەنی ئەو گەڕەکانە خاوەنی ئەو ماڵانە دەڵێن ئەگەر خەڵکانێک دەست بە ئاوەکانیان بگرن ئەوان بە شێوەک لە شێوەکان حاڵیان باشتر دەبێت. خاتون تۆ کابانی ئەو ماڵی ئەوە چیەوە ئەوە پەقرە جداناوە چوزان دەبەتداناوە ئەوە بۆ چێوە ئەوە ئەومان نایەتن لە جیان ئاوی دەینی ئەوە بۆ خواردنەوەیە ئەدی لۆ خواردنەوە هەم شتێکە ئێستا ئەوە لۆ خواردنەوەیە لۆ خواردنەوەی دەبی دانەی لۆ ئەوەی شتێشەمە هەموو دەبین لە مالی داکم دەشوین بەس یەک دەقا ینی بێ ئاوی وای لە توی کردووە لەناو پەقرەت ئاو بۆ خواردنەوە هەڵبگری ئەرێوەڵە لەناو دەبە هەڵبگری لەناو هەم شتێر دەگری ئەوە چەند دەبێت و حاڵە دەو هەیە وەڵا ئەمە 8 ساڵ 7 ساڵ ئەمە لێرەینە ئەوە حالمانە 8 ساڵە 8 ساڵە ئەرێوەڵە باشە چی ئەو مەسینە داناوە بۆ ئاوەکە مەسینەشت پڕ کردووە ئێدی چ بکەین ئەبە مۆسینە ئەرێوەڵە ئەوە شێوەیە ئەرێوەڵە بە هەموو شتێک دەپڕێت ئەوە بۆ خواردنەوە بۆ مەڕیدە بۆم بەردە بۆ هەموو شتەکە ئەدی حاڵی بە ئاوی سپلیت ئەگە ناومارەك شتە چی بشوین یانی شوشتێژشتا ناڵە نیت ئەرێوەڵە جلک و
سەری منداڵانەوە شەمو دەی بەم مالی داکەم لە گەرەج کوردستان لێ دەرەکە دەی بیان بەم سەریان بشم جلچی بشمە جبی یعنی بۆ خۆششتن دەسێ ماڵی باوکە بۆ زل ششتن دەسێ ئەرێوەڵە دەچینەوێ 11 ساڵە ئەرێوەڵە ئەو هەیە ئەی ئەمە ئەوە 7 سال 8 سال ئەمە لێرەینە ئی لە پێشەمە ئەوە خراپتریش ئەگەر کەسێک بێ ئەو بۆ ئێوە دابین بکە یعنی چی پێ دەڵێن خێری پێدەگات وڵا ناخێر لە باتیەوەی بستە حەز عمرێک ئەوە چی لە ئەو منتیقی بکە گەلک باشترە لێ لەم گەڕەکەدا هەر کەسێک کە خاوەنی ئۆتۆمبیل بێت بۆ ئەوەی ئاو دابین بکات بە شێوەیەک لە شێوەکان عارەبانەیەکی لەم شێوەی دروست کردووە و ئەم عارەبانەیە لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانیان ڕۆژانە دەچنە دەرەوە ئەم تەنکێ پڕ دەکەن و پێداویستی ماڵەوەیان پێ دابین دەکەن کە دەتوانم بڵێم ناتوانێت ئەو تانکێ بێگومان پێداویستی ماڵەکەی دابین بکات. دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن چی؟ دەڵێن ئێمە ئەگەر حکوومەت ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکات بە یەکجاری ئەوە جێگای دەستخۆشی دەبێت بە پێچەوانەوە ئەگەر حکوومەت ئامادە نەبێت بیرێکمان بۆ لێبدا کێشەکەمان بۆ چارەسەر بکە ئەمە لەو شوێنەدا ئەمە پارچە ئارزێکە دەکرێت حکوومەت ڕەزامەندی نیشان بدات لەوەی بیرێک لێرە لێ بدرێ بیرێکی هێرتوازی لێرە لێ بدرێت کەسێکی خێرخوازی یاخود خەڵکەکە خۆیان پارە کۆ دەکەنەوە ئەو بۆ ئەو گەڕەکە دابین دەکەن واتە یان چارەسەرکردنی بنەڕەتی یانیش تەنها موافقەیەک بۆ ئەوی بیرێک لێرە لێ باشە ئەو گەڕەکە زۆر بیاوە ئەرێوڵای زۆر بێ کێشەیەکی گەورەی لە هاوینان یان ستانانیش بیاوە وڵام لەوەی هاتینەکان ئەو بئاوینە لەوەتی هاتینە ئەو گەڕەکەی بێ ئاوی ڕووی لێوە باشترین حالەت دەوەی تەنچێکت داناوە و لە دەرەوە پڕ بکەیت هەزارێک تەنچێک بە چەند پڕ دەکەیت وڵا با 5 بە 5 بەڵام تەنچێک بەشیەک ڕۆژ دەکات وڵای چکەن نەناچاریە یعنی ئەگەر 5 فیسی بکەین دەکات 150,000 دینار بەس ئەوە پارەی ئاوەکەی بێزگە لە بنزین و ماندوو بوون تۆ کاسبی پێ ناکرێت بەو شەوەی بەس دەبێ ئاو بین هەر ماردانشتینە هەر بۆ ئاوهینانەیە ئێوە کابانی ماڵن کاری ئێوە لە ماڵ تەنیا بە ئاوە چەند دەبێ ئاون وڵا کاکەم 11 سارە من لێرم ئاو نییە 11 سارە ئەومان نییە 11 سارە ڕاستیت ناوێ 11 سارە ئەومان چۆن دەژین پیاوەکەم بخو بەتەمەنە 6 حەزکەم والیدی ئاوی لە فڕنی دەینیتم بە دوبە بە جلکە لە تەنچمان دەکەین باشە ئەوە بەدەبە لە تەنچی چۆن خۆتان دەشۆن 150 متر یەک مبەڕیدەمان هەیە 150 مترا یەک مبەڕدەیش پێ دەکەین لەبەر بێ ئاوی ئەو سۆندە دیتیا ئەو سێ تۆ بە سۆندەیە سێ تۆپە چار تۆ ئەمە ئەو شۆکەمە عیدمانە دەستی چار تۆ بە سۆندە بەس دەدێتە مارێ هەتا دێت سعا 5 چاوەڕێ دەکەین هەتا 8 ئەو دەگە بستەناوتە بەس ئەوە ژیانە ژیانەوە نییە ئەوە ژیانەوە چیەوە بۆ چۆن دەژین ئەوە دەری 11 ساڵە بەخوای 11 سال بەتاوی 11 ساڵی باشە 11 ساڵە ئێستا لەو هاوینە دەبێ بەلای کەمی ڕۆژێ ئەگەر هیچ نەبین جارە خۆت بشۆی باشە ئێوە خۆتان دەشۆن بە بەخوای ناشۆن ئەگە بچن ناو خزمان مال خزمان سیارە دەین بەشمان خۆ جرک مامی قاپان دەکەن چماری خزمان یعنی قاپ دەبیتە ماڵی خزمان خۆش دەچێوێ خۆتان هاي كاكي بس بكن تنكر اي بس 3000 اك تاجي تفدك او كابرا بتاجي بركت ب 15000 بيري خو قبول دكاي اك تاجي 15000 بركت دردي تو شروايه دا يا حاجي باشا كاسب باشا ئێستا ئێوە پێم بڵێن ئەو منداڵە جوانانە باشە ئەو منداڵە جوانانە ئەو نییە ئاویان نییە باشە توخوا بەڕاستیم پێ بڵێ لەو بێ ئاویەی ئەو منداڵە جوانانە هەفتەی جارێک دەتوان خۆیان بشۆ هەفتەی جارێک ناتوانێت بچی ماری چیژی ماری زەوای بەتەمای ئەو منداڵانە چێوە بی لەوێ سەریان بێ باشە تۆ هەفتەی جارێک دەتوانیوە
مجبور تاکسی دەگرن دەچنەوە دایە تو قاپەکان کو دەشۆی چۆن حەوشە دەشۆی باعی سپریدی دەشێن بەخوای بە ئاوی سپری باعی سپریدی دەیشۆینە ماری والله وا گڕ بینجا زوش مارمان خیان نەکردەوە نەنجلێک نەزەمانەداکەم کۆمبارە ناشوین کۆمباری دستانە ناشوین دەبێ نەماران هەمووی لەماران دەشون دینینەوە باشە ئێوە چ دەڵێنە بەرپرسانی باڵای ئەزان چ دەرین دەبزانە ئەوان ڕۆژێک مندارەکانی خوان قوردەکان ئەگەی ڕۆژ خۆیان دەشۆن بحسابي لو فخيرش بقد معنا بايك مش خواننا بس بتزدي 10 صالة بيعاون يعني والله بتزدي 10 صال بس هتحمل معك تحمل او تصل بيك زارتي باشا ايوا كاباني مالك اي والله باشا ايوا زور زار بروبري او دڵێ ئەگەر بێت و کابانەکانی تر ئەوەی 24 ساعت ئاویان هەیە تۆزێک دەست بە ئاو بگرن دەڵێ ئاوەکە لەوانیش دێ ئەنگۆ چ بەو کابانانە دەڵێن کە مستەمر سۆندەیە لە بەردەستە زادە دەشۆ والله قلنا عخيري بيمكن باشتري نقدر بيمكن زاد هرش السفينة بعد زاد السفينة زاد هرشها پێیان دەڵێ ینی دەست بگرن باو دەست بگرن بس بجد ناكن اما بيان درين باش الشرم بخو عم جاري بيك زاكر بو دري يعني كابانەیە ئاوی زۆر سەر دەکە بە بەلاجە حساب بۆنگۆ ناکە حسابي كسيناك لا كاك يا ما هل دومانكتي بلديه آوي دي لما انتهزر وردقري بآوي فقبضك ما ساعد يجدك با ها دستوري هيج آونية وده هزار تبدا مع حكومتي فقبضك هەر سەبارەت بە کێشەکانی ئاو چەند مانگێک بەر لە ئێستا پرۆگرامێکمان کرد باسمان لەوە کرد کە لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر ماوەیەکی درێژە کێشەکەم ئاویان هەیە گەڕەکی قەرەبوو بەرپرسان لە حکوومەتی هەرێم بەڕێوەبەراتی گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان گوتیان لە ماوەی 2 هەفتەی داهاتوو ئەو کێشەیە چارەسەر دەکەین پرۆژەیان بۆ دەرچووە با بزانین ئەم کێشەیە چارەسەر بووە پێم بڵێن ئێوە وەکو دانیشتوانی قەرەبوو کێشەی ئاوتان ماوەیان ئاڵێ وەڵا کێشەمان هەیە هەر ماوە ئیمە ڕۆژێک ڕۆژێک سعاتێکمان بەناولێ سعاتەکە شتەواو نایە مچینە چارێکێکی هەر فشقا فشقی دێ ئەوزە ئاو دێتن سێ چارێک سعاتەکە ئاومان کێشەکەتان چارەسەر کێشەمان چارەسەر نەبووە چمە سوولە قبور دەکاتن ڕۆژێک ناڕۆژێک سعاتێکی ئاولۆ چێ قبور دەکە ڕۆژێک ناڕۆژێک ئیمە ڕۆژێک ئەوانیت کە مشینە 2 ڕۆژ 3 ڕۆژ سعاتەکە باشە ئێوە پارەی ئاو دەدەن ئەدی چۆن پارە دەدەن وەڵڵا مانگەک ناما بە 12000 دیناری وەردە پارەش دەدەن بۆ یەک سعات ڕۆژێ سعاتێک نییە سعاتێکی ئەوە دەڵێ سعاتێکە وەڵڵا ئەوە تەمارم لەوەیە چل دەقە دێتن ئەوی کارەبا بگوژێتەوە دەستم بەردەبی بەشی چتان دەکەوە بەشی هیچ وەڵڵا بەشی ناکات ناوەڵا بەشی ئەوە 5 ساڵە لەو عارەداینە 5 ساڵە 5 ساڵە چێ قبور دەکا چێ قبور دەکا حتا خوا و پێغەمبەر قبور ناکە ئەو عارە قبور دەکا بێ ئاوی زەحمەتە زەحمەتە لە هەمووش کارەبا نەبی باشترە منداڵتان ناشوورێ خۆتان ناتوانن بشۆن زلتان ناشوورێ ئێستا سڕێ ئەومانە نابێک سەفەری بکەین ئەوش سعاتی نوێکە ئادەیان نایە ئەوە 3 ڕۆژە وەرە فەرعیمە ئەگە سڕە نەبوو ئەوەش لە فەرعیمە ئێستا سڕەمان ئەو ڕۆکە ئێستا سڕەمان ئەگە سعاتێک سعات نوێک ئەوش نابی سەفەر شتی بکەیت لەوە چاوەڕێ ئاوی بکەیت عرەسی ئاوی بی باشە پێم بڵێن لە قەرەبوو چەند ماڵ بێ ئاوە یعنی دەڵێن لە قەرەبوو یەک کۆڵانە لە 180 یەک کۆرانە 1000 ماڵ 100 ماڵ 2000 چەند یەک ماری چێ دوی چ سەتی چێ دو سەتی چێ زۆرە حاجی زۆر زەروادی ئەو بۆردە گەورە هات لۆچێت چوو لۆچێت نازانم بێزان لۆچێت چوو ینی بۆڕیشتان لۆ هاتی بۆڕی ئفراساتی ئاساس لۆمەبی هیچ ئەتال ئان یەک تەڵخاوێ لێ یعنی لۆ ئەو خەڵکە فەقیرەی نات بەش بوو لۆ فەرقی فەقیر دێتن باشە ئێوە ینی ژمارەیەک زۆر بەدەیان کەس لێرە وەستاون داوا دەکەن ئەو کێشە چارەسەر کاک فەرمان ئێوە وەکو بەرپرسێک وەکو ڕێکخرا وەکو چاودێرێک لەسەر کێشە و گرفتەکانی کەم ئاوی چی دەبینێن سەبارەت بەم کێشان بۆ چارەسەر نادیان دیارێمە دەزانین کە لە ماوەی چەند ساڵی ڕابردبەوەی ئەو فراوانبوونە زۆرەی کە
پارێزگای هەولێر شاری هەولێر تێکەوتووە خوازە سەر ئاو زۆر زیادی کردەوە لەگەڵ ئەوەشدا ئاوی ژێرزەوی هەولێر لە چاو 25 ساڵ پێش ئێستا زیاتر لە 250 متر دابەزیوێن ێستا هەر بیرەک دەبێت 420 متر لێ بدە ئینجا دەگاتە ئاو ئەمە وای کردووەکەوە بەشێک لەو ناوچانێک کە ئاوی ژێرزەویان کەمە بیرەکانی ئەو شکەن یاخود ئەو ئاوەی کە دێتە بەرهەم زۆر کەمتر بێتەوە بۆیە لە ڕووی استراتیزیەوەگەر چارەسەری کێشەی کەماوی هەولێر ئەو بەش ئەو گەڕەکانی کەەوە تاکوێشە چارەسەر نەبەوەی کە پرۆژەی فرانسوار جێبەجێ بکرێت باسی ئەو کێشەیە بکەین بۆ نمونە ئێوە لەوانەیە لە نزیکەواگەدا کێشەکەی وانە ئەوەندە قوڵە 5 ساڵە معاناتیان هەیە چارەسەر نەبی پێم وایە ئەگەر ینی ئەو بەشێکە چکە پرۆژەی فرانسوار دەبواە زۆر زووتر دەست پێ بکە بەڵام بۆ ئەو قەیرانی کە ڕووی لە کوردستان کرد وای کرە پرۆژەیە دوا بکەوێت ئەوە نزیک نییە بۆ ئەوەی بۆ چارەسەرکردنی کێشەی بەشێک لەو ناوچەیە خەتێکی بەپەلە ڕاکێشرا بەڵام ئەو کوی پرۆژەکە نیە چکە پرۆژەکە جێبەجێ بکرێت سەتاچیلی ئاوی هەولێر کێسا لە ژێر زەوی دابین دەکرێت کە زیاتر لە 1000 بیرە لە ڕێگای ئەو پرۆژەوە چارەسەر دەبێت وەزایدەن ئەو خەڵکەشی کە ڕەنگە لە گەڕەکەەکانی دەوروبەری ئەو ناوچەیە بە ڕەنگە لە بەکارێنانی ئاو زێدە ڕۆی بکەن وا دەکات کە باسانی ئەوە نەگات پێ بڵێ یەکشتم پێ بڵێ یەکشتم پێ بڵێ ئەو پێوەرە زیرەکە چی گۆڕانکارێکی دروست کردووە پێت وایە پێوەری زیرەک لە ماڵان دانراوە تا ڕادەیەکی زۆر ینی سوودی هەبوو یان زیانی هەبوو ئەو پێوەرە لە ڕووی مەبدەیی و پێوەرەی باشە بۆی کە چونکە پێشتر لە ڕێگای مەترەوە بووێن بۆ نەگەرخانوێک 100 متر باگەر یەکتر 200 متر باگەر 200 مترەکە کەمتریشی لە 100 مترەکە سەرف کرد بە هەر دەبات ینی باشە پێوەرەکە وەکو مەبدە باشە بەڵام کێشە هەیە لە خوێندنەوەکە کە بەربەرانی ئاو خۆشیان ناشاردوتەوە وەزایدەن تاوەکو ئێستا لەگەڵەوەی پرۆژە بەردەوام بێت یان من پێم وایە پێویستە بەردەوام بێت بۆی کە عەدالەت دروست بەڵام لەگەڵەوە ئەو کێشانێک کە دروست بووە لە خوێندنەوەکە لەو ئەو کۆمپانیە کارەکە بەڕێوە دەبن فشاری زیاتریان لەسەر باشە کاک فەرمان تۆ دەڵێ دەبێ پرۆژەی چوارەم دەست پێ بک ئەوی فراز ینی ئەمە پرۆژەیەکی دوور و درێژە ئەم خەڵکە 5 ساڵە معاناتیانێ معقولە حکوومەت ینی پرۆژەیەکی نەبێ لە ماوەیەکی کەم ئەمە چارەسەرکە ئەو هێلەی کە لە بۆ کەسەزان ڕاکێشرا بۆ چارەسەرکردنی ئاوی ئەو ناوچەیە باشترە کە هێلێکی تریش بە هەمان شێوە کە چۆن کێشەی کەس دەکرێت ناکرێت حکوومەت بێت چارەسەری کە دەکرێت دەکرێت چونکە بە تاکید ئەو پرۆژەی فرازی چوار ڕەنگە نزیکەی 4 ساڵی بێوەش کاتێک جار زۆرە بۆیە حەلەکە ئەوەیە ئەو هێلەی کە لە بۆ کەسەزان ڕاکێشرا بە هەمان شێوە یان هێلەکە فراوانتر کە یان ژێڵێکی تر بۆ ئەو ناوچەی کە کێشەکەی تێداما بە تایبەت قەرەبوو ڕابچێشرێت تاوەکو پرۆژەی فرانسیار بە تەواوەتی چارەسەر باشە حاجی قسەی زۆر لە دڵە حاجی ژیان تۆ هەر سەیری 4 سارە بێ ئاوە 4 سارە ئەو هێلە چیدا لۆ بەس قەرەبوو 4 سارە ئاوێنە لۆ بەس هێلی قەرەبوو چانە بوو بەس پشتیوانی ئەو داواکاری دەکەین بەڵام وەک باسم کرد کە ئەو هێلەی کە ڕاکێشرا نەیتوانی ینی تەواوی ئەو کێشە و ناوچەی چارەسەرکە بۆیە پێویستە بەرپرسانی ئاو بیلەوە بکەنەوە کە هێلێکی تر بەمان شێوە چۆن بۆ کەسەزان ڕاکێشرا بۆ ئەو ناوچێش ڕابچێشرێت چونکە ناکرێت 4 ساڵی تر خەڵک تاوەکو پرۆژەی فرانسوار تاوا دەبێت چاوەڕوانی بن. سەبارەت بە پێوەری تازەی ماڵان ئێستا لەملا و لەولا جێبیز دەبین کە بە شێوەیەک لە شێوەکان ئەو پرۆژە سەرکەوتوو نەبووە و نابێتە هۆکاری ئەوەی ئاو بپارێزرێەوە هەندێک جار دەگوترێت تەنیا لە ڕێی هەواوە پێوەرەکە کار دەکەن. ئێمە بۆ ڕێگریگرتن لەو کەسانەیە کە ئاویان زۆر سرف دەکرد مافی ئاوی ئەو خەڵکانەیان دەخوارد کە ئاویان بۆ نەرچوو ئەو پیوەرە دانرا سوود و قازاندی ئەو پیوەرە هەتا ئێستا چیە؟ طبعاً پاش گفتوگۆکردن لەگەڵ هەموو بەڕێوەبەراتیەکان ئێمە لە کوردستان نزیکەی 14 بەڕێوەبەراتیمان هەیە خۆمان ئەو سار مقارنە بکەین لەگەر هەموو ساڵەکانی پێشتر هێمنترین ساڵ بووە بۆ ئەوەی خەڵک کێشەی ئاوی هەبی ینی کەمترین کێشە لەم وەرزەی هاوی نەبوو لە پێش 20 ساڵی هەتا ئێستا هیچ ساڵێک وەکو ئەو ساڵ هێمن نەبووە ینی پێ دوایە پێوەریەکە وای کردووە ئاوێکی باش گڵ پیوەرەکە هەرچەندە هەمووی لە کوردستان بەشی هەموو دانەدرایە ڕەنگە هەندێک خەڵکیش هەتا ئێستا باوەڕی نەکردووە کە پیوەرەکە ئیش دەکات و پارەی بۆ دێتەوە دەتوانن بڵێن سەتا چ لە چی یعنی خەڵک پابەنی بووە
لەگەر ئەو هەموو قازانجەی هەبووە یعنی ئەمە ئەوەی نەڵێنەوە ڕەنگە لە شوێنێک لێرە لەوێ بۆ ماوەیەک بۆ ماوەی چەند ڕۆژێک کێشەی ئاو دروست دەبی ئەمە بەعام باسی بکەین لە هەموو کوردستان بە شایەدی هەموو بەڕێوەبەرایەتەکانی ئاو لە زاخۆی هەتا کەلار و گەرمیان هێمنترین ساڵ لەو 20 ساڵی پێشەوە ئەو هاوینەی ئەو ساڵ بووە باشە سوودێکی تەواوی بۆ هاوڵاتیان هەبووە باشە بەڵام هەندێک جار تەنانەت گەیشتۆتە چەند پەرلەمانتارێکش کە باز لەو پرۆژەیە بکە گومان دەکەن لەوەی کە پرۆژەکە لە قازانجی هاوڵاتیان بێت ئەمن داوا لە هەموو کەسێک دەکەم ئەندام پەرلەمانە هەر لایشبی ئەوە بەڕێوەبەرایەتیەکان ئاو داەتەوەیان لەکنا ئێمە داتامان لەکنا دەتان بچن متابعە بکەن لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرە دوهۆکە سلێمانیە بە هەر شوێنێک لەگەر بەڕێوەبەراتەکان خودی خۆیان قسە بکەن ئایا ئەو پیوەرە چەند قازانجی هەبووە چەند زەرەری هەبووە بێگومان ئەوەی زەرەرە نیتی ئەوەی قازانجا لە مەسلحەتی هاوڵاتیان بووە و درشکیشمان پێکردووە ئێمە ئەو پیوەرەکە دانراوە ڕەنگە ئەندام پەرلەمان بە مەرامێکی هەیە یاخود مەسەلەکە بە تەواوی تێنەی گەیشتووە یان بۆی ڕوون نەکراوەتەوە ئێمە ئامادەی چ لە بەڕێوەبەرایەتەکان چ لە بەڕێوەبەرایەتی گشتی یان لە وەزارەتی شارەوانی کامل داتاکانیان بدەینێ بۆیان ڕوون بکەینەوە بیستان دەبی دیسان دەڵێنەوە ئەگەر هەندێک متعمد نەبن لەو بابەتە ئێمە دەتانی بۆیان ڕوون بکەینەوە هەموو داتایەکانیان پێ بڕێن سوودی ئەو پیوەرە و دانانی ئەو پیوەرە چ قازاندێکی گەورەی هەبووە بۆ هەموو کوردستان باشە کەوایە پرۆژەکە سەرکەوتوو بۆ ئێوەش دەستبەرداری نابن مستحیلە ئەو پرۆژە دەستمان پێکردووە مستحیلیشە دەست بەرداری بین بەڵام لەگەڵ ئەوەشدا کاک مەسعود هەندێک جار شت دەبینین کە دەستکاری دەکرێت بە ئاسانی یعنی ئەمە ئێوە هەروە وازی لێ دەینین بەڕاست ئەم پێوەرە بەو شێوەیە دەکرێت وڵاتێک لە ماڵی خۆی دەستکاری کە پەروانەکانی لە 8 و 6 و بیکات بە دوو طبعا ئەوە یەک لەشتن دەستکردنی پیوەر بە پێی یاسا قەدەغەیە پێی یاسا قەدەغەیە نابی بە هیچ شێوەیەک دەستکاری پیوەر چاودێریتان هەیە پێی دەزانن بەم حاڵەتانە دواتنی شورای هەرێم ئێمە قرارمانەیە هەر یەکە دەستکاری پیوەر بکە سزای خۆی لەسرە سەبارەت بە کەمی ئاو هەندێک جار ینی دەبینین لە هەندێک گەڕک کەمی ئاو هەیەیان لە هەندێک کۆڵان بۆ نمونە لە گەڕکی مامزاوە چەند ماڵێکە دەڵێن کێشەکەمان بچووکە بەڵام تاوەکو ئێستا خەمی جددی لێ نەخوراوە بیرێکدا بندرێ کێشەکەمان چارەسەدە یەک موافقەمان دەوێت دەڵێت بەخۆ یەکە لە کێشەکان من بەڕاستی ئەم ساڵە لە بیدایەتی ساڵ نزیکەی لێدانی بیر تەنانەت بۆ هاوڵاتیانیش ئەو سەلاحەتی لایەن وەزارەتی زراعە بوو و بەشێکی لایەن وەزارەتی شارەوانی بوو سەحب کراوە ڕاکێشەوە بۆ ئەنجومەنی وەزیران هەتا ئێستا نزیکەی 5-6 مانجیش دەبی ئێمە لیژنەیەک دەبایە دابنرێت لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی پێداچوونەوە بە ڕێکاری لێدانی بیر بکرێت بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەو لیژنە دەست بەکار نەبووە لەبەر ئێمە دەست بەستراوین ناتوانین هیچ بیرێک لێ بدەن بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵات 11 ساڵە دڵێن معاناتمان هەیە ینی لێدانی بیرێک بۆ ڕێگەیان پێ نادەن خەڵکانێک هەیە ئێستا ئاویان نییە ئێمەش دەسەڵاتمان نییە بودجەکەشی حازرە خەڵکیش گلەیمان لێ دەکەن پێویستی بە یەک بڕیاری ئەنجومەنی وەزیران یەک بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بە ئیستثنا ئەو بیرانە لێ بدرێتن هەتا ڕێنمایی بە تەواوی دەردەچیتن ئێمەش خۆشحاڵ دەبین زۆر باشە بەرپرسان لە ئەنجومەنی وەزیران گیان لە ئێمە ومێد دەکەین چارەسەری ئەو گرفتەش بکەن سەبارەت بە گەڕەکی قەرەبوو پێشتر لە دیدارێکدا سۆزی ئەوەتدا کە لە ماوەی 2 هەفتە چارەسەر ببێت بەڵام کێشەکەیان بەردەوامە تا کامەران نازم بە گەڕەکی قەرەبوو ڕێکە لە گەڕەکە گەورەکان ڕەنگە کێشەیان گەلە زۆر بوو بەشێکی زۆری کێشەکان حەلکراوە بەس ڕەنگە کێشەیە لە شوێنێک مابی لە کۆڵێنێک مابی ئەمەدارەکەی ترژ ئاماژەم پێکرد بەڕاستی کێشەی گەڕەکی قەرەبوو کۆمپانیای بایوەتەرە کەم تەرخەمە لە ئیشەکانی کۆمپانیای بایوەتەریش کۆمپانیەکی ئینگلیسیە ئەوە لێرە بەسەر میدیاکان بڵێمەوە ینی کۆمپانیەکە بەریتانیا کەم تەرخەمیەکە تەرخەمە دەبایە لە 15 چار هەموو ئیشەکانی تەواوکە کەتی ئێستا لە 28 زۆربەی ئیشەکانی هەتا ئێستا تەواو نەکردووە ئەو کێشانەیە کە ئەو ساڵ ئێمە تووشمان بوو یان بەشێکی زۆری ئەو کێشانە کەم تەرخەمی ئەو کۆمپانیایە کێشە و گرفتەکانی بەشێک لە هاوڵاتیانمان هێنایە بەردەم بەڕێوەبەراتی گشتی ئاو ئاوڕۆی هەرێمی کوردستان سەبارەت بە نەبوونی ئاو لە چەند گەڕەکەیەکی شاری هەولێر بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوڕۆ باسی لەوە کرد کە ئاگاداری حاڵی ئەوانن بەڵام پێویستیان
بە ڕەزامەندی و بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە تاوەکو بیرێکی تازە لێ بدەن یاخود پرۆژێکی بچووکیان بۆ جێبەجێ بکەن بەوەش تەواوی کێشە و گرفتەکانی ئەو گەڕەکانە چارەسەر دەبێ و بە پێدانی ئەو دەستەڵاتەش لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەواوی کێشەکانی کەمی ئاو لە هەرێمی کوردستان چارەسەر دەکەن بۆ پێوەری تازەی ماڵانیش بەڕێوەبەراتی گشتی ئاوەڕۆ دەڵێت ئەم پێوەرێکی سەرکەوتوو بووە و تاوەکو ئێستا بڕێکی زۆر لە ئاویشی بۆ ئێمە پاراستووە و گڵدراوەتەوە و ئەوەی لەملاو لەولاش باسی لێوە دەکات تەنیا مەرامی تایبەتی خۆی هەیە ئێمەش لە داهاتوودا تەواوی ئەو کێشانە و چارەسەری ئەو کێشانە دەبینین و لەگەڵ هاوڵاتیان و بەرپرسانی هەرێمی کوردستانیش درێژە بە گفتوگۆکانمان دەدەین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.